باز لە گێچەڵی سێکسییان تونند و تێژی سێکسیەکەین بەرامبەر بە ژنان بە تایبەت لە شوێنی کاردا هۆکار بۆ تونند و تێژی سێکسی لە شوێنی کاردا چییە و چۆن ڕێگری لەم حاڵەتە بکرێت و چی ئەچێتە قاڵبی تونند و تیژی یان گێچەڵی سێکسیەوە. وەکەزانین کە ئەمە شتێکە لە تەواوی دنیاە بوونی هەیە و پەیوەندی بە پێشکەوتن یان دووەکەوتنی هەر وڵاتێکیان نەتەوەیەکەوە نییە لە تەواوی وڵاتەکانە یا لە تەواوی نەتەوەکانە ئەم شتە بوونی هەیە، ئەم حاڵەتە بوونی هەیە و دوێنێ بە خۆشحاڵیەوە لە شاری سلێمانی ڕاهێنانێک ئەنجام دراوە لەلایەن مامۆستا و ڕاهێنەر سومەیە سەدیقەوە کە لەژێر ناونیشانی ڕێگریکردن لە هەراسانکردنی گێچەڵی سێکسی لە شوێنی کاردا گفتوگۆ لەسەر ڕاهێنانەکە و تەواوی حاڵەتەکەکەین و بەچیش ئەوەترێک گێچەڵی سێکسی. سومەیە خان سڵاو دەبێم سڵاو لێوەش زۆر سوپاس. هیوادارم بینەران ڕۆژێکی باشیانە بێت بە درێژای ڕۆژەکەیان ڕووداوی خۆش بەسەریانە بێت دەستان خۆش بێت. بۆ بابەتەکەمان بابەتێکی گرنگ و پێویستە لە ئێستاە ئەتوانین بڵێن تۆپیک و هەواڵی گەرمی ڕۆژە لە بەرەوەی بابەتەکەوای لاتوە لە دیاردەوە بۆ بە حاڵات ڕێژەکە زۆری بووە وەکو بەڕێستشان ئاماژدان پێدام. دوێنێ ڕاهێنانێک ئەنجامدرا سوپاس بۆخوا بە خۆشحاڵی و ڕاهێنانەکە بە سەرکەوتووی ئەنجامدرا بەشدار بووان زۆر بە جوانی لە بابەتەکە تێگەشتن توانرا چارەسەر و ڕێگری دەرباری بابەتەکە دابنرێت و توانرا باس لە ئەو یاسانە بکرێت کە پاڵپشتن بۆەوەی کە و هاوکارن بۆی کە حاڵەتەکە بەرەو کەمبوونەوە بچێت. باشە دواترینە سەر ڕاهێنانەکە کە باسی چیتیا کراوە چێبوون ئەوانەی کە بەشدار بوون لە ڕاهێنانەکەیە و بەگشتی چالاکیەکانتان باشە بەس با سەرەتا پێناسەیەک بۆ شوێنی کار بکەین بە تایبەت شوێنی کارێکە ژنان کاری تیاکە. بەڵێ ئەگەر ئێمە بەپێی یاسای کارکردن پێناسەیەک بۆ کار بکەین کار لە شەرەفەوە چقەگرێت و ئەرکێکی پیرۆزە پەیوەستە بە بوونیاتنانە و پێشکەوتنی تاکەکانی کۆمەڵگە و هەروەها کارەکەش ئەگەر خانم بیکات یاخود ڕەگەزینێرینە هەردوو لاتیان ناتوانن گەشە بکەن و بتوانن کۆمەڵگا پێ بگێنن. ئەمە بە گشتی پێناسەیەکی کارە کە لە یاسای کارکردنە ئاماژەی پێدا و چەند پێناسەیەکی تریشی هەیە. ئەگەر بینە سەرەوەی کێمە بۆچی کار ئەکەین هەر یەکە لە ئافرەتان بەگشتی مرۆڤایەتی کە کار ئەکەن بۆ ژیانی خۆیان لەبەر چەند هۆکارێک کار ئەکەن لە ڕووی داراییەوە بێت لە ڕووی پێشکەوتن و گەشەکردنی خۆیانەوە بێت لە ڕووی دەرونیەوە بێت و لە ڕووی ئەوەی کە فێریان ئەکات خاون بڕیار بن هەم لە ژیانی تایبەتی خۆیانە هەم لە ژیانی کارکردنیانە و هۆکارە بۆی کە کێشە کۆمەڵایەتەکان کەم بێتەوە چکە تۆکە کارێکت هەبێت لەوانەیە دەروونت باشتر بێت لەوانەیە بتوانیت ئەو ئەنێرجی و ئەو وزەی کە هەتا لە شتێکا بە بیبەخشید یاخود بەکاری بهێنیت واتا بێتە هۆی ئەوەی کە زۆر شت لە ڕووی تۆیا بگۆڕێت لە ڕووی دەرونیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی پێشکەوتنتەوە هەموو ئەمانە و لە ڕووی ئابووریشەوە دیسان چکە زۆرینە بڵین لانی ئابووریش پێویستمان بە دەستکەوتێکی مادیەکە کاراکەین ئەم بەگشتی باسێکی کار سەر باشەکەواتە هەموو ئەو پێویستیانەی کەوای کردووە خانمانیش بتوانن لە دەرەوە کار بکەن بەڵام لەوانەیە هەندێک بۆ خانمان ئەرکەکە قورستر بێ لەوەی کە ئەبینین زۆربەی کات خانمانن لەوەی کاتوشی گێچەڵی سێکسی ئەبنەوانە لە شوێنی کارەکەیان هەراسان ئەکرێن هەندێک جارێ خانمان قبوڵی ئەکەن لەبەرەوەی کە کارەکەیان لە دەست نەدەن لەبەرەوەی ئەگەر هەندێک بابەت هەیە ئەگەر ئەنجامی نەدات لە شوێنی کارەکە ڕاستەخۆ لە دوای ئەوەیە کۆتایی بەڕاژەکەی ئەهێنرێت کەواتە کۆمەڵە کۆکاری دیکەش چین لەوەی کە خانمان زیاتر تووشی گێچەڵی سێکسی ئەبنەوە وەکوتمان گرنگە هەردوولایان کار بکەن بەگشتی بۆ ئەوەی کە توانای ئافرەتانی ژۆکوونیوەی کۆمەڵگە دەربکەوێت پێویست ئەوانیش کار بکەن وەکو هەر ڕەگەزێکی نێرینە بەداخەوە کەم حاڵەتە هەیە بەرامبەر ئافرەتان ئەکرێ و پیاوانیش بەدەرنین لەم حاڵەتە واتە تەنها ئافرەتان نین گێچەڵیان پێکرێت لە هەندێک حاڵەتا پیاوانیش بەرامبەریەکرێت بەڵام ئێمە فۆکسمان با بڵین تەرکیزمان لەسەرەوەی کە ئافرەتان ڕوبەڕووی ئەم گێچەڵە ئەبنەوە. هۆکاری ئەمە هۆشیاریە نەبوونی هۆشیاری سێکسی و نەبوونی هۆشیاریەوەی کە ئێمە بۆچی کارەکەین و کار چییە لەوانەیە زۆری نەمان تەنها فۆکسمان لەسەر کارکردنەوە بێت موچەیەکمان هەبێت ژیانمانی پێبەڕێ بکەین بەڵام نازانین کە خودی کارکردن بۆ گەشەکردن و توانای خۆتە بۆەوەی کە بتوانیت تۆ خزمەت بە مرۆڤایەتی بکەیت خزمەت بە خۆت بکەیت لە کۆتایی یا تۆ دروست کراوی بۆ ئەوەی شتێک ببەخشیت شتێک دروست بکەیت گۆڕانکاریەک دروست بکەیت نەک تەنها ئەوەی کە وەربگریت و بەکاری بهێنیت لە خۆتا بەڵکو ئەبێت ئەوەی کە بەکاری هێنی تۆ لە خۆتا شتێک بێت کە بتوانی دووبارە بیبەخشیتەوە بە کۆمەڵگا نەک تەنها لە لای خۆت بمێنێتەوە. ئافرەتان
هۆکارەکەی زیاتر ئەوەیە وەکووتمان نەبوونی هۆشیاریەکەیە نازانین ئێمە سەرەتان نازانین سێکس چییە هەراسانکردن ئەکەین ئەگەر ئەمە بزانرێت هەراسانکردن ناکرێت و نازانین کارکردن چۆنە هەم ئافرەتان هەم ڕەگەزی نێرینەش ئەگەر بزانین کە کارکردن چیە و بۆچی ئەکرێت ئەو حاڵەتانە ژنامێنن ئامارێکی فەرمی لە بەردەسایە دوونە لە ڕاهێنانەکە هیچ ئامارێکتان خستە ڕووکە لە بەردەسا بێت بۆ نمونە لە هەرێمی کوردستانە ئەمە ئامارە فەرمیە هەیە و ئەکرێت بڵین و ئاماری کە باسیەکەیت بەڕاستی ئامارە فەرمیەکەیە یان کەسانێکان لە ترسی خێزانەکەیان بێ لە ترسی کۆمەلگا بێت ناوێرە باسی بکات ناوێرێ بچێتە لای پۆلیس بەڵێ باسمان لە ئامار کرد و ئاماری شەیە ئەگەر بینە سەر ئامارەکانی عێراقی ساڵی 2010 تاکو 2022مان لە بەردەسایە کە بەپێی جۆری هەراسانکردنەکە هەراسانکردمان هەیەکەوەی گێچەڵی سێکسیان پێکراوە واتە ڕاستە و خۆتون دوتیژی سێکسی بووە نەکەوەی کە بە ڕێگایەک بێت لە ڕێگاکان هێراسانکردن لە سا تقریباً 20 ئافرەتان ڕوبەڕووی گێچەڵی سێکسی بوونەتەوە لە عێراق و لە سا 77یان بەگشتی ڕوبەڕووی گێچەڵی سێکسی بوونەتەوە بە شێوەیەکی ڕاستە و خۆ لە سا 5 گێچەڵی خێزانیمان هەیە یعنی لە ناو خێزانەکانە کە کراوە لە سا 5 و لە سا 78 خانمان دانیان بەوە ناوە کە زۆر ڕوبەڕووی گێچەڵ ئەبنەوە لە عێراقاواتە ئافرەتان ڕێژەیەکی زۆریان ڕوبەڕووی ئەوە بوونەتەوە توانین بڵین ئامارەکان زۆر دقیق نین لەبەرەوەی وەکو بەڕێستان فەرمووتان یعنی لەبەر کەسایەتی خۆی ئافرەتەکە لەبەر لە نەدانی کارەکەی لەبەر کۆمەڵگەکە ناتوانێت ئەو بابەتە بباتە لای هێزە ئەمنیەکان یاخود هەر لایەنێک بۆ بەرەنگار بوونەوەی بەڵام ئەکرێ بڵین تا ئەم ترسە هەبێت ناتوانین بڕێ حاڵەتەکە بکەین ئەکید کە حاڵەتەکان زیاتر بێن ئیشی زیاتری لەسەر ئەکرێت کە ئیشی زیاتریش کرا کەواتە کەمتر ئەکرێتەوە و ئاماری هەرێمی کوردستانیش بامان شێوی ساڵی 2022مان هەیە لە سا با بڵین زیاتر لە 2500 ئافرەت ڕوبەڕووی هەڕەشەکردن و هەراسانکردن بوونەتەوە و زیاتر لە 420 ئافرەتیش تووشی هەراسانکردنی لە ڕێگەیەوەی کە ئەوەی کە زارەکی بێت لەو ڕێگەیەوە تووشی بوونەتەوە و سوکایەتی پێکردنیش ئەم ئاداتاکانی هەرێمی کوردستانە ناتوانین بڵین بە جددی یعنی ئامارێکی دقیقا لەبەرەوەی زۆرینی حاڵەتەکان تۆمار ناکرێ کەم حاڵەتێن کە تۆمارەکرێ و کەم حاڵەتانە باشە چی ئەچێتە قاڵبی هەراسانکردنی سێکسیەوە ئەگەر بین باسێک لە هەراسانکردنەکە بکەین هەراسانکردن لە ڕێگەی کرداریان گفتاریان بەرامبەر کەسێک ئەکرێت زۆر جۆری هەیە توانین باس لە 5 جۆرەکەی بکەین لەوە بە شێوەی جەستەییە کە نزیک بوونەوەی زۆرە دەست لێدانە بەم جۆرە یاخود لە نزیک زۆر دانیشتنی کەوا بکات کەسەکە هەراسان بێت و لە ڕێگەی بینراوە لەوەی کە کەرەستی پۆرنۆگرافی یاخود لە ڕێگەی ئەوەی کە خاوەنکار بۆ نمونە لەوانێت دیارەک بات بە کارمەندە ئافرەتەکەی کە شتێکی نەگونجاو بێت یاخود نیشاندانی وێنە نامە ئەمانە هەمووی بە شێوازێکی بینراو شێوازی کە با بڵێن لە ڕووی دەرونیەوە لە ڕووی دوورینەوە بامان شێوە سوکایەتی پێکات بە جەستەی بێت یاخودەوەی کە لەو کاتێک کە خانمەکە ئەگەر قبوڵی بکات لێوە ئەو نەیتر تەعزیبی دەرونیە یاد لە ڕێگەی جەستەی و ئەوەی کە دەرونی ئافرەتەکە هەراسان یعنی هەراسانی دەرونی ئەکات و لە ڕێگەی ئاماژە پێکردنمان هەیە زمانی جەستەمان وەکو ئەو حاڵەتانە بۆ نمونە لاوانێ زۆر کەس ئەم حاڵەتە بە هەراسانکردن نەبینێت خواردن بە شێوازێکی نەشیا و ڕوژێنار یەکێکە لە جۆرەکانی تری هەراسانکردن کە لەوانەیە زۆر کەس بە چاوێکی ورتر سیر نەکرابێت بۆی کامە حاڵەتێکی هەراسانکردە و لە ڕێگەی ڤیژۆلیۆمان وەکو وتمان بینینەوە و هەروەها لە ڕێگەی ئەوەی کە قسەکردنەوە لە ڕێگەی قسەکردنەوە قسەی نەشیا و نەگونجاو ئیتر لە ڕێگەی چاتەوە بێت لە ڕێگە هەریەکە لە ئەپلیکیشنەکان کە لێسە زۆر بەداخەوە نەک تەنها ئەوەی لە نێوان خاوەنکار هەر بەگشتی یعنی ئەو گێچەڵ پێکردنی لە ڕێگەی چات و ئەوانەوە زۆرتر هەیە زۆر باشە باباس لەو ڕاهێنانە بکەیت کە دوێنێ لە شاری سلێمانی ئەنجام درراوە ڕاهێنانەکە چۆن بۆ ئەو کەسانەی کاتیا بەشدار بوون کێ بوون و زیاتر تۆپیکی ڕاهێنانەکە چی بوو؟ بەڵێ ڕاهێنانەکەی سبەینێ زیاتر لە توانین بڵێن 15 کەس بەشدار بوون بەشدار بووان لە چینی جیاواز بوون خوێندکاری زانکۆی تیا بوو مامۆستایی زانکۆ
خوێندکاری قوتابخانەکان و چینی کۆمەڵگە بەگشتی تایە بوو واتە توانیمان هۆشیاری بۆ زۆر لایەن بڵاو بکەینەوە و بابەتی زۆر باش پێشکەش کرا بە خۆشحاڵیەوە توانیمان ئەجندای ڕاهێنانەکەمان پێشکەش بکەین ئەمە سوپاسی ڕێکخراوی CDOکەین کە ئێمە وەکو 16 ڕاهێنەر دوای 6 مانگ ڕاهێنان لە کۆرسی TOTمان کە تایبەتە بە بڕیاری 125 نەتەوەی گرتوەکان ژن ئاشتی ئاسایشە توانرا ئەم ڕاهێنانە وەکو پرۆژەیەکی دەرچوونی ئێمە ئەنجام بدرێت و سوپاس بۆخوا بە سەرکەوتوی ئەنجام دراو لە دوای هەریەکە لە ڕاهێنانی پار 16 کەسەکەمانەوە دەست ئەەکەین بۆی نێتوۆرکەکەمان ڕاگەێنین و دەبینە تۆڕێکی ڕاهێنەرانی CDO تایبەت بە بڕیاری 125 نەتەوەی گرتوەکان. باشە قات و سومەیە ئێوە ڕاهێنانتان پێکراوە و کاتان لەگەڵا کراوە و دواتر ئێوە ڕاهێنانەکان ئەگوێزنەوە ئەکرێت بڵین ئەمە بەردەوامیە بێت؟ ئەکید بەردەوامی هەبێت چونکە ئێمە بینە دەستەیەکی ڕاهێنەران لە ڕێکخراوی CDO و تایبەت بەو بڕیارە ئەبین ئیش لەسەرەوە بڕیارەکەین بڕیاری 125 نەتەوەی گرتوەکان و ئەمە زۆر درێژە ئەکێشێت و بەردەوامیە بە ئێمە پراکتیزەی ئەو 6 مانگە بکەین کە خوێندومانە واتە ڕاهێنانێکی چڕ و پڕمان وەرگرتووە و بە چڕ و پڕیش ئیشی لەسەرەکەین و بەردەوام ئەبین. زۆر باشە ئەنجامدانی ئەم جۆرە ڕاهێنانانە لەوانەیە بە تایبەتی لەناو کۆمەڵگەی کوردیا دەستبردن بۆ هەندێ وشەش بڤە بێ بۆ منە لە قەوسەکە ئەگە بڵم بۆ نەوشەی سێکس لەوانێت دەستبردن و باسکردن لێ بڤە بێ لەناو کۆمەڵگەی ئێمە بەڵام تا چەند گرنگە ئەم جۆرە ڕاهێنانانە ئەنجام بدرێت بۆ ئەوەی تاکەکانی ئێمە هەل لە منداڵیەوە زیاتر هۆشیار ببنەوە بۆ ئەوەی کە بزانن وردەکە گەورە ئەبێت بزانێت چی ئەبێتە هۆکاری ئەوەی کە گێچەڵی سەکسی پێنەکرێت زانیایی زیاتری هەبێت تاکمان هۆشیارتر بێت. ئەکید زۆر گرنگە وەکو ئێمە وتمان یەکەم هۆکار ئەوەی کە نەبوونی هۆشیاریە لە ڕێگەی ئەم ڕاهێنانانەوە لە ڕێگەی چەندین پرۆگرامی ترەوە لە ڕێگەی سیمینارەوە لە ڕێگەی وەرکشۆپەوە لە ڕێگەی پانێڵەوە ئەتوانین ئێمە هۆکارێک بین بۆ کەمکردنەوەی حاڵەتەکانیان هۆکارێک بین بۆ هۆشیارکردنەوە ئەمە گرنگێکی زۆر زۆریە بە سوپاسەوە ڕێکخراوی CDO بە تایبەتی ئیش لەسەر و حاڵەتانە ئاکات و چەندین حاڵەتی تایبەتی تریش و ئێمە ژۆکو ڕاهێنەران لە ناو CDOە بە بەردەوامی ئیشی لەسەرەکەین لەبەرەوەی ئامانجی ئێمە ئەوەیە کە هۆشیاری بڵاو بکەینەوە تاکو حاڵەتەکان کەم بنەوە و وەکو خۆ دوتت هەوڵ بین بیکەینە سیستەمی پەروەردەمانەوە لە ناو قوتابخانەکانە ئەم حاڵەتانە یاخود باس بکرێت یاخود ڕاهێنانێک بە خوێندکاران بکرێت لە ناو قوتابخانەکانە. باشێسە لە ڕەنگە کەسێک بینەری بێرنامەکەی ئێمە بڵێ پەیوەندی بە خاتونەکەەوە هەیە پەیوەندی بە ژنەکەەوە هەیە لە شوێنی کاردا کە خۆی ئەمەی قبوڵاندووە یا قوبوڵی کردووە کە ئەم کاری بەرامبەر بکرێت بەڕاستی وایە؟ لە لایەنێک توانین بڵین وایە و لە لایەنێکی شەوتوانین بڵین وانە یعنی هەردووکی هەیە واتە دوو لایەنەیە زۆر جار بیان و جلوبەرێک بۆ ئافرەت ئەکرێتەوەی کە هەراسان ئەکرێت گێچەڵی پێکرێت بەڵام هەندێک کاتیش ئەوەمان بیستووە کە خانمەکە تەواو باڵاپۆشیش بووە ئەم کاری بەرامبەر وەکووتمان باڵاپۆش بێت و سفور بێت یەک شتە بۆ بابەتی گێچەڵەکە یعنی ئەوە نیە جیاوازی ناکات فەرق ناکات لەوەی کە بۆن منە و خانمە جەستەی دیارە سفورە لەگەڵەوەی جەستی داپۆشیوە هەمان شتە ناتوانێت هیچ نێرینەیەک لە شوێنی کاران ناتوانێت ئەوە بکاتە سەبەبێک بۆەوەی کە گێچەڵی سێکسی بە ئافرەتەکە بکات. هۆکاری تریش لە ڕوو ئەوەی کە بۆ نمونە تەنها بەرامبەر ئافرەتانیش ناکرێت توانینەوەش بێنینە ناوە ینی دووبارە خۆ پیاوان جلوبەرێک لەبەرکەن هەرا جلوبەرێکی زۆرێ لەبەرکەن ئەوە نیە بڵێ هەراسان کردیان بەرامبەر ئاکرێت بەڵام بەگشتی تۆپیکی ئێمە لە کۆمەڵگەی ئەمانە کولتورەکەمان لەبەرەوەی نەگونجاوە لەگەڵی هەنێک جلوبەرگی نەگونجاو یاخود کراوە زۆر لەبەر بکرێت بە تایبەت لە شوێنی کارە چونکە وەکو هەمیشە ئاڵێن یەکێک لە ئەتەکێتی ژیانی ئینسان لە شوێنی کاراوەیە کە بزانێت چ جلوبەرگێک لەبەرەکات نەک بۆ کار بۆ شوێنەکانی تریش ناکرێت تۆ بەجلی ئاهەنگەوە بچی بۆ شوێنی کارەکەت نەگونجاوە. ئەتوانین ئەم بڵین هۆکارێکە لەسەر ئافرەتەکە ئەکەوێت لەبەرەوەی ئەبێ وشیاری ئەوەی هەبێت کە بۆ شوێنی کارەکەی چی لەبەر بکە ئەگەر من بزانم هەڵسو کەوتم زۆر لەگەڵ ڕگەزی نێرینەیە بێت جلوبەرگێکی گونجاو ڕێکوپێک لەبەرەکەم تاکو ئەوە نەکەمە هۆکارێک بۆی کە بەرامبەرەکەم هەراسانم بکات کردارێکی نەگونجاوم بەرامبەر بکات وەکو ئەڵێن ئەو جلوبەرگە کە گونجاو بوو خانمەکە زانی ئەوەیە لاانێ و شڕێگەیەک بێت بۆی کە هەراسانکردنەکە نەکرێت بەڵامت ناتوانین بڵێنەوە جلوبەرگ لاانێکی تریش ئەوەیە کە خاوەن کارەکان هەندێک جار مەرج و گرێبەستەکان لەناو گرێبەستەکانە یعنی خاوەن کار یاخود خاوەن کۆمپانیاکان ئیتر ئەهلی بێت تایبەتی بەخانێک شت بە ئێمە هەر نەڵێن خاوەن کار یان خاوەنی کۆمپانیا چونکە زۆر کات ئەوە بیسراوە کەسێک
پزیشکێکە ئەمە بەنمونە ئێڵێم پزیشکێکە ئەم کاری کردووە مامۆسایەکە ئەم کاری کردووە مامۆسایەکی ئاینیە ئەم کاری کردووە باشە کەواتە ئێمە ناتوانین هەم بڵێن خاوەنکار یان خاوەنی کۆمپانیایە بەڵێ مەبەستی خاوەنکارەکەەوەی بوون گەر دکتۆرەکە لە کلینکەکەی خۆیان بێت خاوەنکاری ئەوێ یعنی بەڕێوبەری ئەوێ ئەو کارمەندە وەرەگرێت و کارمەندێنێت و ئەو یاری دەدەری خۆی هێنێت مەبەست لەوەی ینی بابەتەکە لەوەیەکە ئێڵم ڕاستە ناتوانین هەر بڵێن خاوەنکار لەوانەیە کارمەندی ناو کۆمپانیاکان شوێنەکە هۆ کار بێت بۆ گێچەڵپێکردنەکە ئەوەش بامان زۆر بە کورتی چارەسەرمان پەیدێ چارەسەر و ڕوبەڕووبوونەوەکان وەک ئەگەر ئاگادار بین پرۆگرامێکێ لە ساڵی 2010 پرۆگرامە ڕاگەیەنراوە زیاد لە 8 وڵات بەشدار بوون لە کۆنفرانسێکا لە شاری لە وڵاتی بەرازیل کرا کە ئەوەیە کە پیاوان بەشدار بن لە ئەوەی کەمکردنەوەی توندوتیژی بکەن لەوەی کە هۆشیاری بۆ پیاوان بگوازرێتەوە لەوەی کە توندوتیژی چییە بۆ نۆ ئاسانترین شت وەکوتمان خواردنەکە ینی بزانێت چۆن خواردنەکە ینی لە بەردەم ئافرەتێک ئاخواەوەی کە نەبێتەوە هێراسانکردنی یاخود و بە شێوازێک نەبێت کە وا بکات ئافرەتەکە هەراسانی ئەکات دواتاوەیە کە سەرەتا لە پیاوانەوە دەست پێ بکرێت هۆشیاری بە پیاوانە بڵاو بکرێتەوە پاشان خانمانیش خۆیان هۆشیار بن کە چ کردارێک چ ڕفتارێک چ گفتارێک چ جلوبەرگێک لەبەراکەن بە هیوای بەردەوامی ئەم ڕاهێنانە ئینشاءالله و بە دڵنیاییەوە بەردەوام ئەبین. زۆر خۆشحاڵ بووم. سوپاس بۆ ئەمەدە